نۆی نیسانی ساڵی 2023 و ڕووخاندنی پەیکەرەکەی سەدام حوسێن لە ناوجەرگەی بەغدا ڕۆژێک بوو کە دەسەڵاتی بەعسیەکان لە دوای 35 ساڵ لە حکومکردن لە ڕووی کردارەوە کۆتایی هات. بەڵام ڕووخاندنی پەیکەرەکە کۆتایی بە مەینەتیەکانی عێراق نەهێنا و لە دوای 3 مانگ لە کۆنتڕۆڵکردنی عێراق ئەمریکا ئەرکەکانی وەک ڕزگارکەرێک بۆ داگیرکەر گۆڕی و بەپێی بڕیاری 1483 ئەنجومەنی ئاسایش ناوی خۆی ناداگیرکەر و حکمی ڕاستەوخۆی عێراقی کرد. هۆکاری ڕووخاندنی حکوومەتی عێراق کە خەرجیەکەی بۆ ئەمریکا زیاتر لە تریلیۆنێک و 600 میلیارد دلار بوو بە بیانووی بوونی چەکی کۆکوژ و پەیوەندی حکوومەتی بەغدا بوو بە ڕێکخراوی ئەلقاعیدەوە. چاودێرانی سیاسی پێیان وایە پۆڵ بریمەر کە لەلایەن ئەمریکا و بە حاکمی عێراق دانرابوو جگە لە هەرێمی کوردستان کە لە بنەڕەتدا ناوچەیەکی ئازاد بوو متمانی گەلی عێراقی بەدەست نەهێنا چونکە مامەڵەکانی لە عێراق سیاسی نەبوون بەڵکو بازرگانی و ئاسایش بوون هەروە سوپای عێراقیشی هەڵوەشاندەوە. بەوتەی مەحموود عوسمان سیاسەتمەداری کورد داگیرکردنی عێراق و ڕووخاندنی ڕژێمی سەدام خەڵاتێک بوون بۆ ئێران بۆ پێی ئەو ڕژێمە 8 ساڵ جەنگی لەگەڵ ئێران بەرپا کرد و زیانی ژیانی و مادی زۆری پێگەیاندبوو هەروە شیعەکانیش بوونە باڵادەست لە عێراق. دوا بەدوای ڕووخانی ڕژێمی سەدام ئەنجومەنی حکوم پێکهێنرا کە لە 25 ئەندام پێکاتە بوو. دواتریش حکوومەتی کاتی بە سەرۆکایەتی ئەیاد عەلاوی پێکهێنرا و غازیاوەر بوو بە سەرۆک کۆمار و فواد مەعسوومیش بە سەرۆکی پەرلەمان. لە دوای 2023 4 هەڵبژاردن لە عێراق ئەنجام دراون. یەکەمیان هەڵبژاردنە پەرلەمانیە کاتێکەی 30 کانونی دووەمی ساڵی 2005 بوو کە لەگەڵیدا هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگاکانیش ئەنجام دران. لەو هەڵبژاردنەدا حکوومەتێکی کاربەڕێکەر بە سەرۆکایەتی ئیبراهیم جەعفەری پێکهێنرا و جەلال تاڵەبانیش بە سەرۆک کۆماری عێراق هەڵبژێردرا. لە 15 تشرینی یەکەمی ساڵی 2005دا دەنگ لەسەر پرۆژە دەستوری عێراق درا و هەر لەو ساڵشدا هەڵبژاردنی پەرلەمانی عێراق ئەنجام درا و نوری مالیکی لە جێگەی ئیبراهیم جەعفەری بووە سەرۆک وەزیران. وأي دولة من الدول ولذلك نرى لە حوتی ئازاری ساڵی 2010دا هەڵبژاردنێکی تری پەرلەمان ئەنجام درا و تیایدا لیستی عێراقیە زۆرینەی کورسیەکانی بەدەستهێنا بەڵام نوری مالیکی بەهۆی بەستنی هاوپەیمانێتیەوە لە پۆستەکەی خۆی مایەوە. لە 30 نیسانی ساڵی 2014دا یەکەم هەڵبژاردنی پەرلەمان لە دوای کشانەوەی سوپای ئەمریکا لە عێراق ئەنجام درا کە تیایدا ئیتلافی دەوڵەتی یاسا زۆرینەی کورسیەکانی بەدەستهێنا و حەیدەر عەبادی بە سەرۆک وەزیران و فواد مەعسووم بە سەرۆک کۆمار و سەلیم جبوری بە سەرۆکی پەرلەمان هەڵبژێردران. لمشروع قانون تصديق اتفاقية التعاون الاقتصادي لە دوای نوێی نیسانی ساڵی 2023 تا کشانەوەی سوپای ئەمریکا لە کۆتایی ساڵی 2011دا زیاتر لە 4500 سەربازی ئەمریکی لە عێراق کوژران. بەڵام قوربانیانی عێراق زۆر لەوە زیاتر بووە و لە دوای 12 ساڵ لە ڕووخانی ڕژێمی سەدام زیاتر لە 100,000 کەس کوژراون و دوی هێندەش زیاتر بریندار بوون. 12 ساڵ بەسەر کۆنتڕۆڵکردنی شاری بەغدا تێپەڕ بوو بەڵام هێشتا عێراق بەهۆی گێژاوی ناجێگیری ئاسایش و هەڕەشەکانی چەکدارانی داعش و ململانی سیاسیەکانەوە دەناڵێنێت و تا ئێساش عێراقیەکان خەون بە گۆڕانکاریەوە دەبین. کاروان شێخ موحسین NRT